هاوڵاتیش تری بەڕێز پرسیاری کردووە دەڵێت ئەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوو. سڵاو دکتۆر، من منداڵەکەم تەمەنی 10 ساڵ و 8 مانگە کچە، ئازارێکی زۆر لە مەمکەکانی هەیە، بە تایبەتی لای ڕاستی زۆر شێ و گرێیەکی ڕق لەژێر پێستی گۆی مەمکی هەیە، لای چەپیشەر ئازاری هەیە بەڵام باشترە. من زۆر ترساوم، ئەمە احتیادی یاخود خەتەرە. ئەم هاوڵاتی بەڕێزە دەربارەی کچەکەی پرسیارەکە کە 10 ساڵ و 8 مانگە، ئەم تەمەنە تقریبا ئیتر نزیکی ئەو تەمەنەیە کە پێوترێت تەمەنی پێگەیشتن هەرزەکاری، بە تایبەتی لە مناڵی کچە کە کەمێک زووتر ڕوو ئەدات. بۆ ئەم هاوڵاتی بەڕێزە بەپێی ئەو نیشانانە بێ کە باسی کردووە لە نزیکبوونەوە لە تەمەنی هەرزەکاریە، ئەم حاڵەتە زۆر باوە لە مناڵە ڕوو ئەدات کە ڕەنگە لایەکی سنگی یا هەردوو لای سنگی کەمێک ڕقە بێت، ئازاری ئەبێت. بەڵام ئەگەر حاڵەتەکەی بەو شێوەیە هەر بەردەوام بوو یان هەستی کرد گەورەتر ئەبێت یان نیشانەی تری لەگەڵە وەکو سووربوونەوە ئاوسانەکە زیایی کرد، لەو کاتەیە باشترە پیشانی پزیشکێکی پسپۆڕی بدات.